بەشێک لە مامۆستایان خێزان و منداڵەکانیان لەگەڵ خۆیاندا دەهێنن بۆ خۆپیشاندانەکان و لە تەنیشت یەکەوە با دروشمی جۆراوجۆر داوای مافەکانیان دەکەن. وەک خۆیان دەڵێن دەیانەوێت منداڵەکانیشیان ڕابهێنن لەسەر ئەوەی ستەم و نادادی قبوڵ نەکەن و داوای مافەکانی خۆیان بکەن. پێشیان وایە بەیەکەوە و بەیەکدەنگی دەگەن بە ئامانجەکانیان. ئەیانوو گیرفار کراسی بێگیرفان بۆ مامۆستا، ئێسخان بۆ مامۆستا، ئەیانوو مامۆستا کێ بەخێوتانەکە؟ ئێمەمانوو خوا بەخێومانەکە لەبەرەوەی عیززەتمانەیە. ئەمڕۆ لەگەڵ ماڵ و مناڵەکەم لەگەڵ خێزانەکەمە هاتوین بۆ بەشداریکردن لەم شکۆیە، بۆ بەشداریکردن لەم ئۆپەرا پیرۆزە مقدسەی کە خوای گەورە پێداوین وەکو مرۆڤێک. من بە دیاریکراوی بۆ خۆم و هاوڕێکانم و زۆربەی مامۆستا هاوڕەکانیشمان لەسەر شەقام، زۆربەی ڕۆژەکان من بۆ خۆم و خاوسەرم و منداڵەکانم دێمە سەر شەقام، دەمەوێت منداڵەکانیشم وا پەروەردە بکەم کە بەڕاستی مسلمانی ڕاستەقینە، دینداری ڕاستەقینە. ئەو دیندارەیە چونکە کرۆکی دین باسی ئەوەی دەکا کە دینداری بۆ ئەوەیە کە زوڵم و ستەم و ناحەقی ڕەت بکەینەوە. من دەمەوێت منداڵەکانم دینداری ڕاستەقینە پەروەردە بکەم بەڕاستی. هاوکات بەشێک لە قوتابیان و کەسوکارەکانیشیان بە شێوازی جۆراوجۆر بەشداری ناڕەزایەتی مامۆستایان دەکەن. کێ هەیە لە بیری بێ یوسفی قوتابیش بە شعرێک دەردەدڵی خۆی دەردەبڕێت و پشتگیری مامۆستاکانی دەکات. هاتوون پاڵپشتی مامۆستایەکەم لەسەر بایکوت کە بەردەوام بن چونکە شکاندنی بایکوت شکاندنی شکۆی مامۆستانە جا بۆیە ئەم پارچە شاعرم حازر کردووە کە ناونیشانەکەی کێ هەیە نەیبیستبێ. کێ هەیە لە بیری بێ لە کات و زەمان و وەختێ پێڵاوی لاستیکی لە پێبێ بۆ لە تەنانێ زمانی ئەسوێ. کێ هەیە نەیبینی بێ یاخود هەر نەیبیست بێ دەسەڵاتێکی گەندەڵ بێ مشەخۆری بێگانە بێ. ئەوانن ئەمڕۆ و دوێنێ بۆ دۆلارێ سەردا ئەنوێنێ. خاک و نیشتیمانە فرۆشێ بێباکە لەوەی میلەت چی بە لێدێ. جیاواز لە خۆپیشاندانەکانی دیکە خۆپیشاندانی ئەم جارەیان لە ڕانیا ژمارەیەکی زۆر لە قوتابیان و کەسوکارەکانیشیان بە شێوازێکی بەرفراوان بەشداریان کرد و بەشێک لە مامۆستاکانیش خێزان و منداڵەکانیشیان لەگەڵ خۆیاندا هێنا بوو. دەڵێن هاتوون بەیەکەوە مافەکانیان بەدەست بهێنن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.